ئەم دیمەنانە ساتی هێرشە موشەکەکەی سوپای پازارانی ئێرانە بۆ سەر هەولێر. 5 لە موشەکەکان بەرماڵی سەرۆکی گروپی فالکۆن کەوت و بەو هۆیەوە خۆی و منداڵێکی و سەرمایەدارێکی دیکە و کارگوزارێکی نیپاڵی گیانیان لەدەستدا و 6 کەسی دیکەش بریندار بوون. دوای ڕووداوەکە ترس و دڵڕاوەکێکی زۆر لە لای هاوڵاتیان دروست بوو وای کرد بە دروشمی نا بۆ تێکدانی ئارامی کوردستان بە سەدان هاوڵاتی لە پێش بینای بارەگای نەتەوەی گرتووەکان خۆپشاندانیان کرد و داوای دەست بە جێڕاگرتنی هێرشەکانی سوپای پازارانی ئێرانیان کرد. خۆپشاندەران ئاماژەیان بۆ دەدا هێرشەکە تەنها بۆ سەرگیانی هاوڵاتیانی مەدەنی بووە نەک هێزەکانی هاوپەیمانان. هەولێر و خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان هیچ کاتێک ڕێگە پێدراو نییە کە دەستدرێژی موشەکی و هێرشی و کردەوە توروستی بکرێتە سەر داوا لە حکوومەتی فیدرالی عێراق و کۆماری ئیسلامی ئێران و هاوپەیمانان و یەئین دەکەین کە ئەم هێرش و کردەوە توروستیانە ڕابگرن بۆ سەر هەولێر نەکەنە ئامانجی سیاسی خۆیان نەکەنە پردێک بۆ ئەوەی بتوانن لە ڕێگای هێرشکردنە سەر هەولێرەوە کێشە سیاسیەکانی خۆیان ئاڵوستر و گەورەتر بکەن. ژمارێکی زۆر لە بەرپرسانی حکوومەتی خۆجێی هەولێر بەشداریان لە خۆپشاندانەکە کرد. ئەوانیش هاوشانی هاوڵاتیان وتیان هیچ بارەگایەکی موسادی ئیسرائیلی لە سنوورەکە نییە و تەنها بیان و گرتنە بە هەرێمی کوردستان. ئەوەی دوێنێ شەو تەنها کەسی سڤیل بوو، خەڵکی سڤیل بوو، ماڵی خەڵکی سڤیل بوو کە کرا ئامانج. زەرەر و زیانەکان شەهیدبوونی هاوڵاتیانە، برینداربوونی هاوڵاتیانە، خراپبوونی ماڵی هاوڵاتیانە کە ئەوەش بەڕاستی بەپێ هەموو یاسا و عورفە دیبلۆماسیەکان و یاسا نێودەوڵەتیەکان ئیستیدافکردنی ئامانجگرتنی خەڵکی سڤیل کارێکی تیرۆریستیە، کارێکی ترسنۆکانەیە. بۆیە داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین، داوا لە حکوومەتی عێراق دەکەین ئەگەر خۆی پێ حکوومەتی هەولێرە، خۆی پێ حکوومەتی گەلی خەڵکی هەولێرە قسەی خۆی هەبیتن سنوورێک لەوە کارە تیرۆریستیانە دابدرێتن. هێرشەکەی سوپای پازارانی ئێران بۆ سەر هەولێر بە موشکی بالیستی ئەنجامدرا. بە گوێرەی و زانیارانی کە دەستدەنگی ئەمریکا کەوتون ژمارەی موشەکەکان 10 موشک بووە. لە کاتی ناشتنی قوربانیەکان هەریەک لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و ژمارێکی زۆر لە بەرپرسان ئامادەی ڕێوڕسمەکە بوون و دووپاتیان کردەوە کە نابێت چی دیکە ڕێگە بدرێت هێرشەکان دووبارە ببنەوە. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.